زۆر بەڕێز دکتۆر ئەشواق جاف ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری سلەیمانیە و لەگەڵماندایە. خاتووە شواق شەوتان باش، زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. بەخۆ دەزانی سەدرریەکان بە 73 ئەندامی پەرلەمانەوە بە تەواوی لە پەرلەمان و لە پرۆسەی سیاسیش کشانەوە. ئێستا چوارچەوەی هەماهەنگیش تاکو ئێستا دیارنیە حکوومەتی پێ دروست دەبێ یان دروست نابێ. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئێوە بۆ خۆتان پەرلەمانتار بوون و شارەزای دۆخی سیاسی عێراقن، پێ دوایە چوارچێوەی هەماهەنگی بەبێ سەدرریەکان کە خاوەنی شەقامی عێراقین دەتوانن بیجوڵێنن، دەتوانن حکوومەتێک پێ بێنن؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت، سەڵاو لە جەنابەت وە لە بینەرانی کەی 24 خۆشەویست. ئێستا ئیتارەتان تەنسیقی دابش بووە بەسەر سێ بەشن بەڕاستی، بۆیە گفتوگۆکانش یعنی هەنگاوەکانی خاوە بە حکمی ئەوەی کە پێویستیان بەوەیە کە 220 طبعا بەپێی پارتی و سیادەش ناتوانن بگەنە ئەو 220 کە پێویستە بۆ ئەنجامدانی ئەو دانیشتنە کە سەرۆکی کۆمار هەڵەبژێرن و هەنگاوەکان دوای ئەوە کە وەکو جەنابەت ئاگاداری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و دواترش پێدانی متمانە بە کابینەکەی، کەواتە پێویستیان بە گفتوگۆیە لەگەڵ جگە لە شیعەکان لەگەڵ لانی و مستەقلین، ئەگەرش لەگەڵ مستەقلینیشیان کرد هەرچەنش مستەقلینەکان بە هەر ناونیشانێک ئەلموهم غەیرە حزبیەکان زۆربەیان بەشداری ناکەن، ترسی ئەوەیان هەیە کە شکستی 19 ساڵ ئەوان هەڵبگرن و ببن بە شەریکی ئەو شکستە، بۆیە زۆربەیان ترسی ئەوەیان هەیە بە حکمی ئەوەی کە ئەو حکومەتەی داهاتوو سەدر تێدا نییە، کەواتە لە هەر کاتێک و ساتێک لەوانەیە ئەم حکومەتە بڕوخێت بە حکمی ئەوەی کە قەیرانی 19 ساڵ بە تەکید بە چەند مانگێک یان چەند ساڵێک بە شێوەیەکی بنەرەتی چارەسەر ناکرێت. بۆیە چوارچێوەی هەمانگی ئێستا بەش بۆەوە سێ ڕەئی یەکەم کە دەڵێن شەرعیەت بەو شێوەیە بە تانەلێدان لە ئەنجامی هەڵبژاردننی 2021 و نەبوونی متمانە لە نێوانی هێزە سیاسەکان شەرعیەتی تێدا نییە، بۆیە دایانەوەی بچن بەرەو هەڵبژاردننی پێشوەختەی ترە. ئەمەش طبعاً لە کاتێکە کە بێ ئۆمێد بوون لە بەدەستهێنانی ئەو مافانە کە خۆیان ئەیانویست بیهێنن لە منصب و دابشکردنی وەزارەتەکان. لایەنێکی ترشیان هەیە کە فعلاً دەترسن لە نەبوونی مقتەدە سەدر لە ناو حکومەتی داهاتوو، بۆیە ئەوان لەم قۆناغا سەحب بوون و نەیانویست ببن بە شەریکی حکومەتی داهاتوو. لایەنی سێهەم نەخێر، ئەوان زۆر مصرن لەسەر ئەوەیە تەشکیلی حکومەتێکی بەهێز بۆ ئەوەی پەیامێک بنێرن بۆ شەقام. ڕاستە مقتەدە سەدر بەشداری ناکات، بەڵام ئێمە دەتوانین حکومەتێکی خەدەمی تەشکیلکەین. کەواتە وەڵامەکەی ئەوەیە بە پێی مقتەدە سەدر سەرکەوتنی هەر حکومەتێکی داهاتوو پێم وایە زۆر قرس دەبێت و حکومەتەکەش تەمەنی کورد دەبێت. زۆر باشە دکتۆرە شواقیەوە ئاماژەتان بە خاڵێکی زۆر گرنگدا، ئەویش ئەوەیە ئەو تەفسیرەی کە دادگای بەناو فیدرالی کردی بۆ ئەوەی 220 ئەندام لە ژووری پەرلەمان بن، لە هۆڵی پەرلەمان بن بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار، کە ئێستا ئەوەیان پێ کۆ نابێتەوە. ئەو پێدوانیە ئەو چاڵەی کە دادگای فیدرالی بۆ لایەنی سیاسی سەدر و پارتی و سونەکانی هەڵکەند ئێستا چوارچێوەی هەماهەنگی خۆیانی تێکەوتون؟ بەتاکید پارتی و سیادە دەتوانن ببن بە سلسی معطلە، بەڵام یعنی پارتی سیستمەکەی ئەوەیە کە ئەیەوێ خزمەتی خەڵکی کوردستان بکات و مافێ دەستوریەکانی هەرێمی کوردستان بەدەست بێنێت. و ئەمڕۆژ ئەگەر ملاحەزە دەکەن بەتەمای پەیڕەوی ناوخۆی دادگای فیدراڵی بگۆڕن و هەندێک لایەن وا بۆی چووکە چی لەو بریارانە لەوانەی بگۆڕن. هەندێکیان تۆمەتباریان کردن پێشوەخت کە لەوانەیە ئەوە بەهۆی ئیتیفاق. من پێیان دەڵێم نەخێر هیچ ئیتیفاقێک نییە،
بەڵام ئێمە سابقەمان هەیە لەگەڵ محکمەی ئیتیحادی لە 2010 بریارێک هەبوو دەربارەی تەوزیعکردنی دەسەڵاتێک یەکێکی لە وەزارەتەکان دواتر محکمەی ئیتیحادی بریارەکەی گۆڕیان هەمواری کرد و هەروەهاش 2015 بە هەمان شێوەیە کە پەیوەندی هەبوو بە دەسەڵاتی پەرلەمانتار لە کاتێک ئەو دەسەڵاتە سندراوە دواترش پێدراوە و لەژێر دوو شەرت کە نابێت لانی دارایی و هەروەهاش نابێت تەدەخلی دادگا ئەم بریارەی محکمەی ئیتیحادی واضحەوە يعني واضحەوە ڕوونە بۆ هەموو ئەوانەی کە لە تەفسیری دەستوری بیانی و يعني عێراقی و کوردی و بیانیەکان کە ئەم بریارە پێشەلکاری دەستور دەکات پێشەلکاری مادەی 112 115 121 و 130 بۆ چونکە بە یاسای 110 کە ساڵی 1976 و هەروەهاش یاسای 84 کە ساڵی 1985 ئەمانە هەردوو ئەم یاسایانە پێش 2003 لە کاتێک ئێمە بپێی مادەی 130 یاسای يعني پەرلەمانی کوردستانمان هەیە لە 2007 کە بەغدا یاساکەی خۆی تەشریع نەکرد حکومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان بەپێی ئەو دەستورە یاسایەکی تەشریع کرد بۆیە ئەگەر ئەمڕۆ دادگای فیدراڵی یەت ئەم بریارە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە معنای پەشیمانی نییە بەڵام لەوانەیەشە هەندێک چارەسەر دانێت هەرچەندش ئەمە بەڕاستی من بە دووری دەزانم بەڵام ئەمەش دەکرێت یعنی خۆی قورئان نییە منەزەل نییە بە تایبەتی ئەم بریارەوەکو هەموو ئەوانەی شارەساری دەستوری بیانی عەرەبی کوردی ئاماژەیان بەوەیە کردووە کە پێشەلکاری دەستور دەکات زۆر چاکە دکتۆر شواق با هەموو ئەگەرەکان لەبەرچاو بگرین بە ئەم ئەگەرەیان دابنین حکوومەتێک چوارچێوەی هەماهەنگی پێچیانی هێنا بەڵام ئەم دەموچاوانەی کە ئێستا هەن هەر ئەوانە بوون کە پێشتر لەسەر حکم بوون هەموویمان تاقی کردوێتەوە بە نیسبەت کوردەوە قسە دەکەم مالیکیمان بینی لا 2014 هێزی دیژلەی دروست کرد و یەکەم کەس بوو کە قوتی خەڵق و موچەی خەڵکی کوردستانی بڕی دواتریش عەبادیمان بینی پاژەوەی ئەو هەموو قوربانی پێشمەرگەدای بۆ سوپای عێراق و بۆ حەشدی شعبی هادووتی وەڵا ئەوانە لە یاسا دەرچوون و هاتووم یاسا بچەسپێنم کەواتە هیچ گەرەنتیەک هەیە ئەگەر حکوومەتیش پێک هات هیچ گەرەنتیەک هەیە کورد بە پێی دەستورەی عێراقی بتوانێت مافەکانی خۆی بەدەست بێنێ یاخود ئێمە هەر ئاسنی سار دەکوتین لەگەڵ عێراق طبعا هەمومان دەزانین لە هیچ پرۆسێکی سیاسی لە هەموو جیهان و بە تایبەتی لە پرۆسی سیاسی عێراقی زەمانەت نییە بەڵام ئللا طبعا چونکە بۆچی ئەوە ئەڵێم چونکە کێشەکە ئەوە لە جۆری بیرکردنەوەی سیاسەتمەدارەکان زۆربەی یان ناڵێم هەموویان 100% بەڵام ئەوانەی کە یعنی حکمیان بەدەستە زۆربەیان یعنی ڕاستە دەستورمان هەیە بەڵام بە هەمان بیرکردنەوەی پێش 2003 یعنی عێراق بە حکمێکی مرکزی بەن ئەمەش ناگونجێت لەگەڵ دەستور کە دەڵێت عێراقێکی ئیتیحادی فیدراڵی دەسەڵاتی دابش کردووە بەسەر هەرێمەکان و پارێزگاکان نەکوت هەرێمەکان تەنها هەرێمەکان بەڵکو پارێزگاکانشە بۆیە هەر کاتێک ئەو بیرکردنەوە گۆڕا ئینجار ئەتوانی بڵێیت بەڵێ ئەم دەستورە جێبەجێەکرێت لەسەر ئەرزۆقا بەڵام چی بکەین ئێمە ئەبێت بەڕاستی دەبێت لایەنی سێهەم لایەنی سێهەم هەر گفتوگۆیەک بکرێت دەبێت لە ژێر چەتری لایەنی سێهەم کە ئەتوانێت چاودێری ئەم گفتوگۆیانە و دەتوانین بە شێوێکی نووسراو هەرچەندش لە طبعاً لە 2010 هەر نووسراوێک هەبوو بەڵام بەداخەوە تەنها سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە دەچێتە سەر کورسی حکوم کارنامەی حکومی هەمووی لەبیر دەکات نەکو تەنها ئەوەی کە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستان بەڵکو هەموو کارنامەی حکومی من دەڵێم دەبێت لە ژێر چەتری نەتەوەی گردوکان بە حەقەت دەبێت نووسراو بێت دەبێت ئیمزایش بکرێت وەکو لاینێکی چاودێری بۆ چونکە نەتەوەی گردەکان یەکێک لە ئەرکەکانی ئەوەیە کە ئەتوانێت گفتوگۆی سیاسی عێراقی لە ناوخۆیی هەر کێشێک هەبێت ئەو ئەتوانێت کۆنسەڵتیشن بدات ئەتوانێت یعنی وەکو چۆنەڵی وەسیتێک چەترێکە غەیری ئەمە دەبێت بەڕاستی بە هیچ شێوەیەک یعنی ڕێگە نەدرێت تەنها دوو لایەن دەبێت لایەنی سێهەم لەگەڵیان بێت ئەوەش کە نەتەوەی گردوکانە زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر ئەشواق جا ئەڤەندامی پێشووی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بوویەوە شەوتان باش